وڵی هەر جوابەکەی دوو کەس قسەیان کە یەک شێخێک لە ئەزهار گوتی وڵا ئەگەر لەو شەڕەی ئیسرائیل سەرکەوتوبی نەتەنیاهۆ دەبیتە خەلیفەی موسڵمانان هۆ معنای دیارە ئەوە چیە وەزیر خارجی رووسیاش قسە چی کرد گوتی ئەوەندی سەرۆکە عەرەبەکان لە ترەمپ دەترسێن ئەوەندە لە خوا و پێغەمبەری ناترسێن ڕاستی ئەو دوو قسە معنای خۆی هەبوو بەڵام مەسەڵەن مسرە تونسە عەمانە ینی تاڕادەک وڵاتانی تورکیا سووریا ئیتر پێدەوڕەتان مەغریب ئەوانە ڕێیەشکیانی ڕێیان وایە ئەگەر لەو شەڕی بەسەر ئێراندا سەرکەوتوو بن سەرکەوتنەکی گەورە بەڕاستی ترەمپ دەردەچی دەداتە ئەو وڵاتانە دێ ئەوەش خۆی دوسێ جار وەیان گوت دەیان دۆشم بەڕاستیش دەیان دۆشی ئەو کاتی ئێستا ئەوانەت باش تێگەیشتنە بەڵام وەکو باسم کرد وڵاتانی خەلیج بەداخەوە ئەو سەرکردە کوڕە پاشایەنە کە هاتوونە سەر حازرەکی ینی ئەوەی خۆی پرسی میراتی سیاسی ئەوەیە ینی لێ نازانی چاک ینی ئیشەکی بە مجازفە دەکا نازانی ئاخری زەرمەندی گەورە بەخۆیتی ئەوانە تاڕاتێک ئەو ئیختلافاتانە هەیە هەندێک هەیە تێدەگەن کە سەرکەوتنی ترەمپ معنەیەن بە کورتی ئەو دوو ساڵی ترەمپ کە ماویەتی چ میلەتی کووردە چ عەرەبە چ فارسە تورکە ڕاستی هەمووی هەریەکە لە مەترسێکدایە بەڵام زۆر بەداخەوە نە تورک نە فارس نە عەرەب دەستێک درێژ ناکەن لە بۆ یەکتر و لە بۆ کوردیش لە بۆ ئێمەی کوردیش ینی پرۆژەک ئێستا حەقیوەیە بێتە گەڵارەکردن کە برێن کاکە وەرن ئەمە میلەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو چار میلەتە تورکە فارسە عەرەبە کووردە یعنی ئەو چارە ئەساسیە و میلەتەکانی تریش کاکە وەرن ئێمە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاست دابڕێژینەوە پێویستمان بۆی نەبی چیتر یەک لەو سەری دنیای بێت تەدەخل بکە یەک لەو سەری بە ئەمە یعنی چۆن لە تاریخ ژیاین پێکەوە ژیانێکی هاوبەش پێکەوە بیکەین و یعنی ئەو تەرحانە خۆش شێخ سەعیدی پیران کردی خەڵکی تر کردی ینی هەژنۆدە پرۆژەی چاکسازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە حەقوەیە کورد بەخۆشی پرۆژەکی وها گەڵاڵە بکە لە بۆی ئەگە هەرنا خۆ دەرێن پرۆژەکی هەیە ینی کات و ساتی ئەو پرۆژەی هاتیێ وەڵڵا